کاتان باش بینەرانی عزیزی پێشەنگ تیڤ. خۆشحاڵم من بنار مستەفا دێمە وڵاتان بۆ پێشکەشکردنی بەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤ 5 ئابی 2022. عزیزان، تەوەری بەرنامەکانی ئەمڕۆمان تایبەتە بە ناڕەزایەتیە جەماوەریەکان لە عێراق و لە کوردستان. هاوکات تاوتوی ئەو بابەتانە دەکەن کە پەیوەندن بە ڕۆژگاری ئەمڕۆ و هێنانەدی ئەم ناڕەزایەتی جەماوەرانە و ئەو بابەتانی کە بە جۆرێک پەیوەندن پێوان هەروەک ئەزمە پێکهێنانی حکوومەت لە عێراق، ناڕەزایەتیەکان و خۆپیشاندانی ڕەوتی سەدەر، خۆپیشاندانەکانی نەوەی نوێکە ئەمڕۆ لە شار و شارەکانی کوردستان ئەنجام درا و کۆمەڵێ بابەتی تر تاوتوێ دەکەین. ئێوەش دەتوانن بە سەرنج و تێبینیەکانتان بەشداری بەرنامەکانمان بکەن، بە کۆمنتێک سەرنجەکانتان پرسیارەکانتان بکەن و منیش ئاراستەی میوانانی بەرنامەکانی دەکەم. لاگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان. بەڵێبینەرانی ئازیز، لە یەکەم تەوەری بەرنامەکانی ئەمڕۆمان سەبارەت بە دۆخی عێراق، ئەزمەی پێکهێنانی حکوومەت، هەنگاوەکانی ڕەوتی سەدر و ئاراستەی ئەم ڕووداوانە بۆ کوێ دەچێت، لەگەڵ بەڕێز سەمیر عادل سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی کرێکاری عێراق داوتوێ دەکەیت. سەمیر عادل، ئێوارەت باش و سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین. ئێوارەت باش و دەستان خۆش بۆ داوەت. لەوە دەست پێ بکەم کە دەی 2021 واتە 4 ڕۆژی تر دەبێتە 10 مانگ کە هەڵبژاردن لە عێراق ئەنجام دراوە. 10 مانگ فترەیەکی زۆرە، بەڵام تا ئێستا حکوومەت تەشکیل نەبووە. کۆمەڵە پرسیاری زۆرم هەیە، بەڵام جارە لەمەوە دەست پێ بکەین کە بۆچی 10 مانگ دوای هەڵبژاردن نەیانتوانیوە هێزە سیاسیەکان حکوومەتێک بۆ عێراق تەشکیل بێنن؟ یەکەم جار ئەو مەسەلەی تشکیل حکوومەتە 10 مانگە ئەوە یەکەم جار نییە لە کەشمەکێشی سیاسی عێراق و لە وەزعی سیاسی عێراق. ئەوە یەکەم جار نییە لە هەر انتخاباتی تقریبا 6 مانگ تا 10 مانگ تا 2 مانگ ئەخایەنی. بەس ئەمە فەرقی چییە؟ فەرقەکەی ئەوە یەکەم جاوە درێژەیە بۆ کەشمەکێشی سیاسی لەسەر دەسات سیاسی ناونی جەڕیانت برجوازی بەتایبەت ئەم جارە ناوە پێڵێن ماڵی شیعە یان بەیتی شیعی. طبعی دوو پرۆژە هەیە. پرۆژەی ئەوە جەماعەت سەدر ئەوە تشکیلیان کردەوە بە ناوێ هاوپەیمان ڕزگار وەطن یان تەحالف ئەنقاذ وەطن، ئەوە سەر بە سەدرە و پارتیە و جەماعەت ناسیۆنالیستە عەرەب جەماعەتە حەلبوسیە. ئەو پرۆژەیە بەنیازە ئەوە تشکیل حکوومەت فراوانتر بکەی من بەتایبەت لە انتخاباتی ئەخیر. جا لەو انتخاباتە چەندی تەزویرە، چەندی واقعیەتی هەیە، چەندی لە 82 تا 85 خەڵک بایکۆتی کرد. جا لە ئەوە ئێستا ئەو پرۆژە هێناوە عێراق بگەڕێ بۆ پێڵێن محیط عەرەبی یان بۆ منطقەی عەرەبی. ئەو پرۆژەیش ئەمریکا و ئیسرائیل لە پشتیە. کازمی شەگەهات لە کاتی ڕاپەڕینی ئۆکتۆبەر نوێنەرە ئەو پرۆژەیە. پرۆژەی تریشەیە ئەوە جەماعەتی ئیران، جەماعەتی پێڵەن هاوپەیمانی فتح، جەماعەتی میلیشیات ئەوە سەر بە ئیرانن، جەماعەتە عامری و مالکی. ئەوە پرۆژەی تریشەیە ئیرانیش ئەوە ئەزانیتن لە پشتی ئیران رووسیا و سینە. بۆ ئەوە ئیسە دوو پرۆژە هەیە. ئەو انتخاباتە حتا مثلا ڕاپەڕین ئۆکتۆبەر زەربەی اجتماعی سیاسی لە ئیسلامی سیاسیدا بەتایبەت لە جێگا و ڕێگەی ئیران و نفوذی ئیران لە عێراق و لە گشتی منطقە بەتایبەت ئیسەمە قسەکەمان لەسەر عێراقە. حتا مثلا تو تەماشاکەیتن جەماعەت ئەوانە هاوپەیمانی ئیران موافق نەبوو لە بدایەت لە لایدن حکوومەتە عەبدولمەهدی و ئەو انتخاباتە، بەس بە زۆر فشاریان هێنا لەسەری و هەنیان کرد. مثلا
او رابرين اكتوبر بديجي اسلام السياسي توانس لجير اسوي خويا هنيان كان بتوان فشار بين انتخابات بكن او انتخابات شيء نتيجه كي او بهن بقزانج صدروا بارتيو وحلبوسي بو او استا او كشمكيش سياسيه يعني كشمكيش ناودي دو بروجي سياسي او برويكي بناوي عنوان حكومه فرامانتر صدر هالاي قلتوا مناوي اصلاح شاكردين شاكسازي او انا اشتريش الين وضع حكومه توافقيه عن حكومه تشيرابدو تشكيل كيمن او موضوع كشمكيش سياسي بوش تا استا يعني حتى قشتي في الين عمليه سياسي قشتوا سبن بس او ايش زول مجموعه فاكتوري هي فاكتوري مثلا جهاني ناو مثلا لمنطقه هي مثلا بتايبت ام كشمكش ام دو طرفه تقسيم بنا بناوني دوهن بس تاثيرات شر روسيا لاوكرانيا امانش هنا مجموعه جماعات الصدر لا بارتيو حلبوسي لا ينقذ ناتو وغرب وامريكان او جماعات ليش او بيمانيان لا يقدر روسيا وصين بو اويش امانه قشتي تشاورين بس لاستي محل استا مثلا زول محاوله عن صدر تشكيله حكومه بكا حكومه فرنسا نتوانس فشل هنا اوانيش محاوله عن حكومه هن حكومه الشرابتو هن محاصصي عين محاصصين قومي وطائفي او شكستي خوات بتايبات تظاهرات الصدر او بدجي او هنا بو او بروجي جماعتي ايران بو ويش تايستا هل يعني مسألة حتى الصدر داواي بو انتخابات وبرلمان صدر أزاني عينا أو سيناريو سياسي يقدر تدوار أبي للعراق سيناريو انتخابات باركة انتخابات مانجدا شو كأزاني عراق تقسيم بوا ناو منطقي نفوذ ميليشيات هدو طرفك هل جماعات الصدر وهل جماعات اوان لا ينقذ ايران مالكي وعامري وخزعلي امانش ميليشيات يعني هي ازانيش هدو كان ناتوان شكس بيك تركيب كان بو ام ازمي دا صلاه برجوازيه حتى مساله صدر داواي انتخابات تركيا طبعا او برايي من او صدر ازاني سيناريو حتى اجر لسيناريو انتخابات التازه يشتي كرسي برلمان بهني ناتوان تشكيل حكومه بكا لانه تشكيل حكومه نبا انتخابات نبا او صندوق انتخابات نبا دندان الخلق هن تشكيل حكومه مصيري تحديدي اكا مساله ميليشيات هادو طرفكش ميليشيات بس او بروجي هنا وانتخابات التازه اما يعني يك بتواني لو قناه غدرشو لو ازميه درشو حتى تقينوي او عمليه سياسيه تاجيلي كان حتى جماعه ايران يسزور بيان مثلا او عامريه او عباديه قشتيان موافقا لسر انتخابات بس انتخابات مبكره بس شو مثلا كيش اويا كش ام تقينوي ام عمليه تاجيلي كان اويا مساله سياسي كشمكيش سياسي ناوني جماعه الصدر ناوني جماعه مالكي وعامري ئاماژەتان بە ڕەوتی سەدردا و پێم خۆشە لە بۆچوونی ئێوە زیاتر بیستن سەبارەت بە هەنگاوەکانی ئەم ڕەوتە ئەوان زۆرینەی کورسەکانی پەرلەمانیان بەدەست بوو بەڵام لە پەرلەمان پاشا کشەیەکەن دواتر خۆپشاندانی فراوان بەڕێ ئەخەن یەنە پەرلەمان و پەرلەمان نەگرن مقتەدا سەدر خۆی سەرۆکی ئەم ڕەوتە زوو تەسریحاتەیە و بەلایەنگرانی ئەڵێ چی بکەن بە بۆچوونی ئێوە بە شوێن چیەوەیە بەشێن چێوە یەکەم جار ئەوە ئێمە لە بەیاننامە و سیاست و خۆمان ڕۆشن کردووە ئەم بزوتنەی سەدە بزوتنەی کۆنەپەرستە دواکەوتووە بزوتنەی هەر بەنیازی مەسەن مەطالب خەڵک بپێچنی
سواد اعتراضات الخلق بتايبت رابرين اكتوبر بتايبت رابرين اكتوبر ازانيش صدش ازاني حتى مسألة في الان حكومة اغلبية عن حكومة فرعون او تشي او موضوعك اويا تكد دينات واني او بروجي بروجي رابردو بتواني اداري سياسي ودسات سياسي عراق بكا شوف رابرين اكتوبر تقريبا كشتي معادله سياسي غوري وايا مثلا او رابرين نقشتوا بو اهداف اخوي بتايبت مسألة برابريه مسألة خدمات مسألة تشاكدن جيان خلقه وايا او رابرين نقشتوا بو هنا بتحقيق او اهداف اخويا بس يسمى مثلا ازاني بس وضع يعني مثلا خلق تماشا كيتن حتى لدواي انتخابات بتشنروش او انتخابات تائستا اعتراضات الخلق مثلا تماشا كيتن اوانا لاسي التربين في المحاضرين دصد هزار ما مستاهية تعيين نبوة او دصد هزار بالدوام تظاهرات هي لناو شاركان العراق بس التظاهرات اوانا هنا تندرستية تظاهرات كريكاران نوتا تظاهرات اوانا بي الين كريكار عقد كونتراكت هن ووركرزا ام اعتراضاتها بالدوام او اعتراضاتها بالدوامه بوش ازاني صدر ازاني اقر بروا حتى نبس او بروجي لاسي محل عراقه حتى مثلا تماشاكي روشتي كاظمي روشت اتفاقات كد لقل السعوديه او مثلا صندوق استثمار يعني 6 مليار دولار يعني ترخان كد بو عراق يعني لقل الامارات هالعين 6 مليار دولار يعني بي الين او بروجي الشرق المشرق الجديد ناوني مصر واردن العراق حتى تماشا كيتن او كوبنوبو ناوني بايدن تقريبا دولة الخليج ولقل عراق واردن سوريا بجداريان كدبو بيش تقريبا دو حفته لمو بيش او بروجي قبولناك هل بو حكومه دصلات السياسي بروه نلا اسي محليه مثلا اعتراضات الخلق دي قبولناك نلا اسي منطقيه جهانه بو صدر هول اداء فشار بيني لسر او جماعته هاو بايماني ايران تابتواني بزور شت يعني فوز التنازلات بكل سر او جماعته بو او يكدوش او هن مثلا الصدر مثلا هن بانغوازي كت بو قشتي خلط بجدالي بك بو تشاكسازي تشي تا معلوميه تشي تشاكسازي بتايبت صدر بجداليه لقل كاظمي لقل او ميليشيات لا روجان اخير رابرين اكتوبر هيرشكت بصر هن بصر رابرين بصر فعالين زور خلقيان كوش زور بلمار خلقيان بلمار خلقيان دا ايست بنيازه يك جارتر سوال او اعتراض بو بناو تشاكسازي تابتواني دصلات خوي بروجي خوي بروا تو حتى تماشا كيت مثلا دوني يعني بيري مثلا يونر هن يو ان لقلي دانش بلا ساخات لقلي دانش مثلا هن يو ان بعام لقليتي سفارة امريكي بيانامي دلكد ايوت هن او اعتراضات حق دستوري خويان يعني تو تماشا كيتن ام مجموعي حتى اتحاد اوروبي كشتيان بشتواني اكن لو جريان لجراني الصدر مثلا كي صدر اويا فشار بين نتوانس البرلمان بتواني حكومته خوي بروجو خوي تشكيل كا استا بلازم امجاره بجاده نبس او حتى لبيانامي اخير بيرا كيهن الصدر يما جواب ما بو بسري بس تهديدك هن باشكرا تهديد اكا وامانيش ام مجموعه شي جماعه ايران شي جماعه الصدر هيش تردد نية يك جارتر يك شر اهلي يك هن خوين برشن بو خاطر هن
قەزانجی خۆیان بەبەستم ئەمە نییە شەڕ ئەهلی ئەبێ نا زۆر فاکتەیە شەڕ ئەهلی نابێ بە بچونەی ئێمە شەڕ ئەهلی نابێ بەس وەزعەکە زۆر خەتەرە ئەمانە مەسەن یاری بە ئاگرەکەن هەردوو تەرەفەکە تهدید ئەکەن ئێستا نەجەماعەت بعام لە جەماعەت پێڵەن ئیتار تەنسیقی جەماعەت مالکی تەنازولیان کردووە تا ئێستا نێونەر خۆیان بۆ تشکیل و حکوومەت تایبەت بۆ سەرۆک وەزیران سوودانی تا ئێستا سەحبیان نەکردووە سەدرش بەردەوامە لە تەظاهرات و لە فشار خۆی ئەم وەزع زۆر خەتەرە ئەم بزوتنەی زۆر کۆنەپەرستە و حتا تهدید ئەمن و ئەمان خەڵکەکە لە کۆتایی ساڵی 2019دا لە بەغداد و زۆرێک لە شار و شەڕەکانی تری عێراقدا خۆپشاندانی فراوانی جەماوەری خەڵک بوو ئەوەی کە ئێوەش پێتان ئاماژەکتان پێدا بە ناوی ئینتیفازەی ئۆکتۆبەرەوە ئەم خۆپشاندانە فراوانی کە ئێستا ڕەوتی سەدر ڕێکی ئەخات لەگەڵ ئەو خۆپشاندانە جەماوەریانەی 2019 چی ڕەفتێکیان بەیەکەوە هەیە؟ هیچ ڕەفتی نییە حتى تەماشا بکەیت لە ڕووی جەماوەری ئەو ڕاپەڕین ئۆکتۆبەر ڕاپەڕین زۆر گەورەتر بوو عەزیم بوو هەن ملیۆنا خەڵکی بیکاری بەشداری کرد ژن بەشداری کرد تو تەماشاکە ئێستا تۆ حتى ئاسای ژن نییە یەک ژن نییە لەو تەظاهرات سەدر باشە ئەمجا ئەو یەک هەنی بوو یەک خصلەت ڕاپەڕین ئۆکتۆبەر بوو بە دژی ئیسلامی سیاسی بەدژی نفوذ جمهوری ئیسلامی لە عێراق دەها مەقەڕات و ئۆفیس ئەحزابی ئیسلامیان سووتە سەدر زۆر هەوڵیدا لە بدایەت زۆر کۆنترۆل ئەو تەظاهرات کرد یەکسەر تەظاهرەی شعاراتی تازە بەرز بوو بە دژی جەماعەت سەدر حتا بە عەرەبیەکەوە قەوڵی خۆی هەیە هەن سەدر ئەڵێ شەلع قەلع یەکسەر خەڵکەکە جوابی بوو وتشەلع قەلع ولی گایلە وەیاهم یعنی ئەوەیش ئەو شعارەی هێناوە لەگەڵیان ئەوە بڕۆ حتى شعارە تریش گشتیان یعنی گشتیان بەزمیان جەماعەت سەدر خصلەت ئەو تەظاهرات ئەو ڕاپەڕینی ئۆکتۆبەر خصلەت علمانیەت بوو ئازادی خواز بوو زۆر هەوڵیاندا ئەو جەرایەت ئیسلامی کۆنترۆل بکە چی بوو کوشتن بە تیرۆرکردن بۆ ڕفراندن حتى لە ئاخرەکەی جەماعەت سەدر هەگە نێونەر خۆیان بۆ حکوومەت کاندیدان کرد لە چەنی شارەکان جنوب و بەغا خەڵکەکە هەنیان زەربیان لێدا هەن بوو گشتیان ئەو سوودانیە ئێستا کاندید جەماعەت مالکی بوو ئەو کازمیە ئەو قاسم ئەعرەجی بوو گشتیان ئەوە بوو ئەمە خصیصەت ئەو ڕاپەڕین ئۆکتۆبەر بوو لەو کاتە جەماعەت ئێستا ئەو جرانی سەدر ئەگەر تو مقارنە بکەیتن حتى لە ڕووی عەدەدیەکەی زۆر ضعیفە لە ڕووی عەدەدیەکەی من ناڵێم تەظاهرات سەدر ئێستا گەورە نییە نفوزی نییە بەس هەنی کەیتن مقارنە بکەیتن لەگەڵ تەظاهرات ڕاپەڕین زۆر ئەو کاتە گەورەتر بوو تەظاهرات سەدر هیچ نییە بۆ ئەوەیش ئێستا ئێمە بە پەیوەندی علاقاتمان هەیە لەگەڵ زۆر فعالین هەن ئینتیفازە ئۆکتۆبەر مقتەدەی سەدر ئەو قسەی تازەیە ئەوە پێرەکە نامەی نردووە بۆ جەماعەت ئەو فعالین ئینتیفازەی هەڵسوڵان ئینتیفازە ئۆکتۆبەر وتووە وەرە کۆنگرەی ڕۆژنامی بکەمێ لە مەنتەقە خۆی پێڵەن حەنانە لە نەجەب ئێوە چی هەنتان هەیە مطالبات من تەنفیزی ئەکەن ئەگەر یەکی دەسی هنا تاوانبارە لە کوشتن خەڵک وەرە من ئێمە محاکەمەکەم ئەو قسەیە پێەکە بۆ ئەوە چەند تەماشاکەیتن تەظاهراتی جەماعەت سەدر گەورەیە بەستا ئێستا ئەزانی شەرعیەت نییە خارجی ئەگەر هەڵسوڵان ئۆکتۆبەر بەشداری ناکە بێستا هەوڵ ئەدا لەگەڵ فعالین ئۆکتۆبەر لەگەڵ هەڵسوڵان ئۆکتۆبەر بڕۆ لەگەڵیان ئەمەیە خصیصەی فەرقی ناونی ئەو تەظاهراتە مەسەن تەظاهرات ڕاپەڕین ئۆکتۆبەر داوای بەرابەری ئەکەن داوا ئەو کاتە داوای بەرابەری کرد داوای هەن چەنی فاسد هەیە محاکەمەی بکەن
داوای بیمەی بیکاری بکەن ئێستا تەزاهاتە سەدر هیچی معلوم نییە هەڵ ئەڵێت چاکسازی چییە چاکسازی تاکسازەکە ئێستا گشتی هەنی کرد کۆی کرد بە انتخابات و حل پەرلەمان انتخابات تازە یان زوو و حل ئەمە گشتی هن مطالبات چاکسازی سەدرە بۆ ئەمە فەرقەیە ناوی تەظاهرات الصدر لەگەڵ راپەرین هیچ مقارنە هیچ قابل مقارنەی نییە نە لە ڕووی عەدەدێکی نە لە ڕووی ڕادیکاڵیەکەی نە لە ڕووی ئیجتیماعیەکەی نە لە ڕووی سیاسیەکەی وەک دو پرسیار ئامادەتان کرد بەوەی کە دۆخەکە زۆر خەتەرە ڕێگە چارەی حیزبی کۆمونیستی کرێکاری عێراق چییە بۆ دەربازبوون لەم دۆخە سەخت و خەتەرە ئێمە طبعا مجموعة ئێمە يعني زۆر مجموعەی شتمان کردووە تا ئێستا مەسەن لە ڕووی سیاسی و دعایی یەکم مەسئلەیە تۆن ڕێز خەڵک جیا بکەیتن لە جەماعەتە سەدر چۆن ناڕۆن ئەم خەڵکە بڕۆ بەژێر ئاسۆی جەماعەتە سەدر بۆ ئەوە ئێستا لە یەکم ڕۆژە تەظاهراکە چی بەیاننامە چی مەقالاتە حملەی سیاسی ئیعلامان بەتایبەت بە دژی بزوتنەی سەدر چونکە ئێستا کلیل کەشمەکێشی سیاسی بەدەست بزوتنەی سەدرە و بزوتنەی سەدر پرۆژەی هەیە ئەگەر کۆنترۆڵ بتوانێت ئیدارەی دەسەڵات بکە هەر عینەن چی هەن سیستم سەدام حوسێن کاتە حملەی ئیمانیەکەی 96 هەر عینە ئەوە پرۆژەی هەنە پرۆژەی سەدر پرۆژەی تشکیل حکومەیە بۆەوە ئێمە زۆر ئێمە حملەی سیاسیمان ئیعلامیمان دەست پێمان کردووە نەبەس لە ئاستی ئیعلامی حزب حتا زۆر ڕۆژنامە هەیە لە ئاستی دنیا پش و بڵاو و مەقالات و بەیاننامەی حزبی ئێمەکە ئەوە یەکەم جار دویش ئێمە ارتباطمان هەیە لەگەڵ زۆر گروپات سۆشەلیست هەن هەڵسڵان فعالین یەکسەر کۆبنەمان هەیە بەردەوامە لەو ڕۆژە کۆبنەی منتەزەم هەمانە لەگەڵیان قسەکەی من لەگەڵیان بەسیجیان ئەەکەی من ڕۆشن ئەدەی من ڕۆشن ئەەکەی من بۆ ئەو هەنا ئەو ئەم جەماعەتە بزوتنەی خەڵک بزوتنەی دواکەوتووە و کۆنەپەرستە خۆتان جیا بکەن ڕێز و خۆتان تشکیل بکەن لەو لایش ئێمە لە ئاسی مەحەلاتە لە ئاسی منطقەیە چەند ئەتوانی من تشکیلاتمان هەیە بتوانی من خۆمان حازرەکەی من احتیمالە ئەو احتیمالە فەوزای ئەمنی دروست بێ ئێمە ناڵێ من شەڕ ئەهلی تەوزیحمدا بەس احتیمالە فەوزا دروست بێ احتیمالە میلیشیات هێرش ئەکا بە خەڵک یان هێرش ئەکا لەسەر ئۆفیسی میلیشیاتتر بۆەوە ئێمە خۆمان حازر کردیمە چۆن بتوانین چی منطقەیە چی هەنە محەلەیە تشکیلاتمان هەیە بتوانی من خەڵکەکە بیپارێزی من شعارمان بڵێ نە بۆ هەر میلیشیاتە لەم منطقەیە یان تەقە بکەن لە ژیان خەڵک حتى مثلا لأسي أو اعتراضات مثلا تأثير هي زور اعتراضات هي كبوة لعراق ببوني تظاهرات كون برست الصدر بوش هولا دايم لقال أواب بتواني من شون آسو بدي من يك بقدن لأسي فعالين لأسي بتواني جواب مشكلات أم بزوتنا أما سياستي إيمية لذي تشكيلاتي لذي سياسي لذي إعلامي لسر أو تظاهرات صدرة وحتمنيش إيميش علي من حتى يسد وتي من قسمان هي لسر أو انتخابات التازية أم توزيع ما دابوخل أم انتخابات بنياز الصدر سواء أو شبولي اعتراضات الخلق أو بو برابري بو چاکردنی ژیان خەڵکە بۆ ئەوەیش ئەڵێ من خەڵکەکە وشتان ببێ نەبڕۆن لە تەظاهرات خەڵک نا بەشداری بکەن ڕێز و خۆتان ئاسۆی خۆتان جیا بکەن لەو هەنە لەو بزوتێن کۆنەپەرستە سەدرە. ئەگەر چی وتم دو پرسیار بەڵام پێم خۆشە لێرەدا پرسیاری بینەرێک بێن مەسەر شاشەکە و لە ئێوەی بکەم
ئەویش پرسیارەکە سەربارەت بە ڕۆڵی ئەمریکا لەم خۆپیشاندانانەدا دیارم بەس لە خۆپیشاندانەکانی سەدرە ئەمریکای ڕۆڵێکی هەیە زۆر بە کورتی تکایە حتما ئەمریکا من وتم ئەمریکا و UN پشتیوانیان هەیە لەسەر ئەو هەنا ئەو اعتراضات لەو اعتراضات چونکە ئەو اعتراضات الصدرە هەر بە بوونەی ئەو پرۆژەی سەدرە خۆی پرۆژەی ئەمریکەسە ئیسرائیلە سعودیەسە دەوڵەتی خەلیجەکانە لە منطقە عێراق موقعیەتی استراتیجی زۆر مهمە لەو پرۆژەیە حتما ئەمریکا تەئیدی کردووە ژێر بەژێر. سەمیر عادل سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی کرێکاری عێراق زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین. دەستان خۆش دەستی وەش خۆش دەست گۆگۆگەڕا بەشنگ. زۆر سپاس. ئازیزان ئەوەش بڵین کە سەمیر عادل زمانی دایکی کوردی نییە بەڵام توانیمان ئەم گفتوگۆیە سەرکەوتوانە بە زمانی کوردی ئەنجام بدەین و سپاس گوزاری دەبین کە وێڕای ئاستەنگی لە زمانیدا بەڵام توانیمان زۆر سەرکەوتوانە گفتوگۆکە ئەنجام بدەین. ئازیزان موشانێک دەدەین و بەردەوام دەبین لەسەر ئەم تەوەرە لەگەڵمان بمێنەوە. بەردەوام لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان و ناڕەزایەتیەکان لە عێراق و بە دیاریکراویش خۆپیشاندانەکانی ڕەوتی سەدر و ئامانجەکانیان کە لەم گفتوگۆی پێشودا لەگەڵ سەمیر عادل هەندێکیمان تاوتۆ کرد بەڵام ئێستاش لە ڕوانگەی هەڵسوراوێکی بزوتنەوە یەکسانی خوازی ژنان دکتۆر جوان میرزا لەگەڵماندا و تاوتێ بەشێکتری دەکەین. دکتۆر جوان ئێوارەت باش و سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین. ئێوارەت باش بناریان زۆر سپاس. ئێوارەت باش. سەرەتا ڕوانگەی ئێوە بیستم سەبارەت بە ڕەوتی سەدر بەرنامەیەکی سیاسی ئامانجەکە ئەم ڕەوتە هەیەی ئێوە هەڵسوراوێکی بزوتنەوە یەکسانی خوازی ژنان چۆنی دەبینن؟ بەڵێ طبعا وەکو هاوڕێ سەمیر وتی یەکەم جار کە ئەم شتا سیرائی داخلی ناو ئەم حزبانێ حزبی شیعە یەکەم جار ئیسلامی سیاسەکان ناو خۆیان هەر یەکە بۆی قەپێکی گەورەتر بگرێت لە داهاتووە لە ئینتیخاباتی داهاتوو جارێکە ئەی خۆڵکو خۆی وتی ساڵی نێ لەسەر ئینتیخاباتی ڕابردوو جارێکە داوای ئینتیخاباتی داهاتۆکەن هەر ئەم دەسەڵاتانە هەمووی بە بەردەوامی سەرکوتی خەڵکەکەن سەرکوتی ئازادخوازەکەن سەرکوتی ئافرەتەکەن بە تایبەتی ئافرەت لەسەر ڕەنجی حیجاب ئەکوژرێ ئافرەت بە ئاسانترین شت ئەکوژرێ سەری کەڵایکی لە فەیسبووکە ئەکوژرێ 12 ساڵە ڕێک لە پەرلەمانە داوای یاسایەک ئەەکەین بۆی ژن کوشتن هین کرێت قەدەغە کرێت تا ئیستا ئەم یاسای لەسەر تاوڵەی پەرلەمانە تا ئیستا ئەم یاسای تەوقیعی ناکەن هەر ئەم کەسانن بەرامبەری ئەم یاسای وەستام کە تەوقیعی ناکەن کە بە بەردەوامی ژن کوشتن هەیە بە ڕۆژانە تقریبا لە عێراق ئەتوانم بڵێم 183 ئافرەت بێکارە تصور کە بە ساڵانە 10,000 کەس لە جامیعەکانە تەخەروج ئەکا لە ئافرەتە هەرو ئافرەتانە چونە سەر جادە شۆڕشی ئۆکتۆبەر لە بەغایە ئافرەت دەستی پێکرد یەکەم جار خەریجی جامیعە ئافرەتەکان بوو 180 لە بەغا وەستان لە بەردەم مەکتەب عەمەل لە بەردەم ئەوەی کە داوای کارکەن کامانە هەمویان خەریجن و بێکارن ئەمانە هەمویان ئیشیان نییە کەوتوندە سەر جادە تا ئیساس کە سەدر ئاڵێن من ئیسلاح ئەەکەم واتە چاچ ئەەکەم بزەبت کەس نادەن چی چاکەکەیتەوە تو چی بەرنامێکی هەیە بۆ خەڵک بەرنامەی ئاو کارەبا ئاو چاکردن هەیە کە ئیستا ئاوی بەسڕە پڕێتی لە شۆری و خەڵک گورچلەی وەستاوە ناتوانێت بچێت خەستەخانەکان شۆنی گورچی لە شۆردن نییە ئایا بەرنامەی کارەبا چاکردن هەیە ئایا بەرنامە ئەوەی کە بێکاری بینی بۆ کە بێکاری حەڵکەی ئایا بەرنامە ئەوەی کە ژن کوشتن لە ناوبەری ئایا تا ئیستا کە دۆن و پێرێ لە سێی ئابە تا ئیستا 1350 ئافرەتی یەزیدی دیار نین تا ئیستا ژەر قەبڵی داعشن ئەمانە تا ئیستا شۆنوڕیان نییە تا ئیستا ئەوانەی کە نجاتیان بۆ لە داعش لەژێر خەیمەکان ئەژێن بەم گەرمایە نان و ئاویان نییە کاریان نییە هیچیان بۆ نەکراوە ئەم حکوومەتە بەڕاستی هیچی پێ ناکرێ ئەم حکوومەتە جاریشکاوی ریساڵکردی خۆی کاتەوە هەموو جارێ هەر سەدر بوو کە لە ئەنتیفازی ئۆکتۆبەر بە کڵاوی شین ئەکەوتنە گیان ئافرەتان و ئافرەتانیان داوە بەرچەقۆ
هەر سەدر بوو ئافرەتان ئەبردە ماڵەوە بە زۆر تعزیبیان لە کاتی ئینتیفاضی ئۆکتۆبر کەوتنە گیان ئەوانەی کە لە پێشی ئینتیفاضەکە بوون ئافرەتەکان بە هەڕەشە نامەی هەڕەشیان بۆ لەنار بە تەلەفۆنەکانیان سمعیان پیسەکرد باسی شەرەفیان ئەکرد هەر سەدر بوو ئەوانەی کە یانوت وجودی ژن یان بوونی ژن و پیا لەناو ئینتیفاضەی حرامە ئەمە بە شریعەت نابێت هەر ئەمە سەدرە خۆی دۆنۆپێرە ئافرەتەکانی خۆی کە حزبی خۆیەتی هێنانە ناوڕاست پەرلەمان ناو پەرلەمانداری ناو کەشیوان کە لەسەر حوسێن ئەمە سەدرە بەڕاستی ئەمە هەمووی سیراعاتی داخلی ئەم حزبانی خۆیانە کە تا ئیسا تقریبا 20 ساڵە ئەوە بۆ لە 2023ەوە ئەوە ئێمە ساڵشکە 6 مانگە چێناو 2023 20 ساڵە لە نەبوونی فەقیری چۆرەوەری هیچیان بۆ ئەم میلەتە نهێناوە. ئەگەرچی زۆر ڕوون بوو قسەکانی تۆ سەبارەت بەم ڕەوتە بەڵام هەروەش بکەمە سوالێکی سەربەخۆ واتە ئەم بزوتنەوەی کە ڕەوتی سەدر خەریکە بەڕێی دەخات و دەشت پەرلەمان دەدات و خۆپشاندانی فراوان هەوڵەدا ڕێخات چەنە قابلی پشتیوانیە؟ بەڕێی من ئەمە پشتیوانی خەڵک کە ئەچێتە دەبوو پیران خەڵک جارێ منتیقەی سەدر لە بەغا کە جاران پێواتر منتیقەی سەورە فەقیرترین منتیقەی یعنی ئەو منتیقەی هیچی تیانە هیچ خزمەتگوزارێکی تیانە خەڵکی بێکاری زۆر زۆرە ئافرەتان لەو منتیقەی لەگەڵ ئێمە ئافرەتمان هەیە لەناو ڕێکخراوەکەی خۆمان کە خەڵکی ئەو منتیقەین باوەڕت بێت نە خەستەخانیان هەیە نە ئاویان هەیە نە کارەبایان هەیە ئەوەی کە ئەچن بەڕووپێت و مەلاحەزەکە سەدر هەموو جارێکش لە کاتی محەڕەر ئەم شۆڕشاکە لەبەر ئەم شۆڕشە ئەی بەسێتە شۆڕشێکی دینی لەسەر عاتفەی دینی خەڵک ئیشەکات ئەمە یعنی بڵێن چۆن پرتوبازی خۆی هەمیسان ئیسلامی سیاسی و دەسەڵاتی ئیسلامی سیاسیە لەسەر عاتفی خەڵک ئیشەکە کە تۆ وەرە بۆ ئەم شۆڕشە وەرە لەگەڵمە پشتگیری بکە لە توان چاکسازی بکەڵە تۆ دوڕۆژتر وەرە جارێککە بچۆ بە سندوقی ئینتیخابات کە جارێککە هەمیسان بۆ خەڵک دەرکەوت کە لە سندوقی ئینتیخابات هیچ تێ گۆڕانکاری نییە هەمان دەمچاو هەمان شێوە هەمان ئەحزابی سیاسی عینەشتا بەس ئەوەیە جارێککە تەقسیمی ئەم سەرۆت و سامانە بە شێویشکە بێن خۆیان ئەکرێ ئەجینان خەڵک باش ئەزانێت کە ئیسە دەرجە حرارە ئیسە پلەی گەرمان لە بەغاش ئەمڕۆ 56 بوو بێ ئاو بێکارەبان خەڵک هیچیان بەسەر نایە خۆت باش ئەزانێت ئەمەە بەرنامەی سەدر بۆ خەڵک هیچ بەرنامێکی تیانە نەوتێتی من بێکاری حەلەکەم نەوتێتی من وەسعی ئافرەتان حەلەکەم نەوتێتی من ئاو کارەباتان بۆ حەلەکەم خەستەخانە شۆقەکانتان حەلەکەم تا ئیسە ئافرەت سکپڕ لە خەستەخانەکە لە دوو گیان لە دەسەدا لەبەری تا ئیسە شتی باش نییە لە خەستەخانەکەدا دۆرە و پێ لە بەغا و لە بەسەر خەڵک گورچیلەی خەستەخانە دەکەم گورچیلەی خۆی بشوات ئەمە وەسعی کە بەشێک وزاری سەحە بەدەست سەدرەوەیە چەند ساڵ بەدەست سەدرەوە بوو ئەمە سەدر بەڕاستی بەڕێی من لە قسە زیاتر کە قسەکانش هیچی تیان نییە هیچی تانە ئیسلاح یعنی چاکسازی تو بزەوت ئیسلاح چی ئەکەی تو شۆن ئەڵێ ریسایکلن تو شتی بۆ گەن چۆن ئیسلاحەکەی سیستەمەکە هەمی بۆ گەنە بێ شتێک ئیسلاح ناکرێت. ئەی ئێوە ڕوتان لە خەڵکی بە تایبەتی ژنان هەڵسوراوانی بزوتنەوەی یەکسانی خوازی ژنان چییە چی ڕێگە چارێک چی بەدیلێکی تر چی ئەڵتەرناتیڤێکی تریان لە بەردەمدایە بۆ ئەوەی کە بتوانن بەرەنگاری ئەو دۆخەبنەوە کە ئێوە ئاماژەتان پێدا؟ بەڵێ ئێمە ژنان دائما قسەمان بۆ ژنانە تۆ وەکو ئافرەتێک بۆچی ئەچی جارێککە بۆ انتخابات بۆچی جارێککە دەنگە دەیتەوە تۆ 20 ساڵە دەنگت دای بۆ حزب سیاساتانە 20 ساڵە هیچ بەسەر 20 ساڵە لێتە کوژرێت 20 ساڵە بێکاری 20 ساڵە لەشتە فرۆشرێ بە سەعات بەناو زەواجی بسیار و زەواجی متعە لە جنوبی عێراق ئافر لەشی خۆی فرۆشە لە بێکاری و لەوەی کە هیچ پارەی نییە لە فەقیری لە نەداری ئافرەت وای لە تۆ لەشی خۆی فرۆشە بە سەعات لە زەواجی متعە لە مەکتەبەکانی ئەمەی جەماعەتی سەدر و ئەحزاب سیاسیەکان لەسەر ئۆفیسان دەستگرا بسەرەوە 20 ساڵە ئێمە بە ئافرەتان تۆ ئەم حزبانە ئەم دەسەڵاتانە هیچیان بۆ ئێوە نەکرد لەبەرەوە بێ ئێمە خۆمان ڕێخین وەکو هاوڕێ سەمیر وتی ئێمە ئەبێ خەڵک ئەو خەڵکی کە چۆ ئینتیفاضە وتی کولکم یعنی کولکم وتی ئەوە بزڵت بە جملەکانەوە بسم الدین باگۆنە حرامية يعني بناو دینەوە ئێمەتان لە شروط کرد ئێمەتان دزی ئەمە قسەی خەڵک بوو قسەی خەڵک یەکەم جا کەتەوە بەسی لە ئینتیفاضی ئۆکتۆبر وتیان ئەبێ ئەم نیزامە هەستێت بەڵام جەماعەتی سەدر هەستان ئەم چۆن بڵێت پێچەوانە بردیان بەلای خۆیان وتیان ئەبێ ئێمە جارێککە داوای ئینتیخاباتی تازەکەینەوە هەڵبژاردنی تازە هەموو چەند هەستەکەم ئەفیونێکە ئەدێ بە خەڵک عینە بالضبط ئەفیونەکە جارێکی خەڵک دۆسی ئەفیونێکی تازەکەنەوە بۆی ئەم سیستەمە هەڵنەوەشێنەوە قسە ئێمە بێ ئەم سیستەمە هەڵوەشێتەوە ئەم سیستەمە هیچ ئەم لاوەلای تیانە ماوە شۆنی چاکردنی تیانە ماوە ئەوە نە بۆ گەم بووە ئەوە نە بۆ گەم بووە
چی بۆ پیاو چی بۆ ئافرەت چی بۆ مناڵ بەتایبەتی بۆ ئافرەت لەبەری وەسی ئافرەت لەم دەسەڵاتە لە هەموو کەسێ خراپترە بەڕاستی بە ڕۆژانە ئافرەت ئەکوژرێ بە ڕۆژانە ئافرەت لەشی خۆی ئەفرۆشێ لەبەری پارین لەژێر زەواجی متعا بڕۆ سێر مەکتەباتی زەواجی متعاکە لە جنوبی عێراق بزانن چی وەسعیان هەیە دۆنێ پێرە لە بەغا کچێک و دایکە گورچەی خۆیان فرۆشتە لەبەری پاریان نییە لەبەری هیچیان نەبووە بە ڕۆژانە ئافرەت ئەبرێ بە ڕۆژانە ئافرەت ئینتیحارەکە ئافرەتی بچکۆلە بە بچووگی ئەدرێتە شوور لە دوای لە خواری 18 ساڵیەوە سێکی نسبەی جیابوونەوە تەلاق لەم 2 ساڵی ئەخیر بە پێی ئیحسائیاتی خۆیان ئیحسائیاتی ویزارەی تەحقیقی عێراق گەورەترین نسبەی لە هەموو وڵاتە عەرەبیەکان نسبەی تەلاق لە بەغا و لە عێراق هەیە لەبەری ئافرەت بە مناڵی دەنەشوو ئەم ئافرەتانە بە مناڵی تۆ عمری 12 ساڵە ئیدێتە شوو چی پێ ئەکرێت چی پێ ئەمانە مناڵن ئەمانە هەمووی لەژێر دەسەڵاتی ئەم سیاسەتی ئەم حکوومەتی ئیسلام سیاسیە کە ویستیان ماوەی لەوە پێش قاڕینی جعفەریمان بۆ بێن کە عمری زەواج داگنە 9 ساڵی بە حیساب لە شیعە و لە ئایەنی خوانە وایە بە حیساب بە قسەی خوان عایشە شوی 9 ساڵی هیچی بەسەر نەهاتەوە و هاکەزا فاتمە و ئەو جەماعەتە شیعە هیچیان بەسەر نەهاتووە ئەم قسانە ئەکەم بۆ خەڵک ئەمانە بەڕاستی لە ڕەش و ڕووتی و لە داماوی بۆ خەڵک هیچ حەلێکیان نییە جۆ لێ بوو بنار نازم دەگەکە نەما جوانەوە بۆرە کێشەیەکی هاتە پێشەوە بەڵام سپاس گوزارم ئەم دەرفەتەی پێداین و بە هیوای ئەوەی کە بتوانین لە بەرنامەکانی ئایندەدا زیاتر سەبارەت بە دۆخی ژنان لە عێراق و ئەو ڕێگە و ئەڵتەرناتیڤانەی کە لە بەردەم هەڵسوڕاوەی بزوتنەوە یەکسانی خوازی ژنانە زیاتر تاوتێ بکەین. بەڵێ زۆر سپاس بنەرگێن. ئازیزان وچانێک دەدەین و سەبارەت بە خۆپشاندانەکانی ئەمڕۆکە نەوەی نوێڕێکی خستبوو لە زۆرێک لە شەر و شەرقەکانی کوردستان گفتوگۆمان دەبێت وچانێک و دێنەوە لاتان. مەڵای بینەرانی عزیز بەردەوام لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان و سەبارەت بە خۆپشاندانەکانی ئەمڕۆکەنەوەی نوێ ئەنجامیدا چاوپێکەوتنێکمان لەگەڵ محسین کەریم سەرنووسەری بڵاوکراوەی ئۆکتۆبەر دەبێت. محسین کەریم ئێوەرەت باش و سوپاسکە بەشداریت لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا. ئێوارەی ئێوە و ئێوارەی بینەرانی پێشەنگ تیڤی باش زۆر سپاس بۆم دەرفەتە. چەند ڕۆژێک بەر لە ئێستا شاسوار عەبدولواحید سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ بانگەوازی کرد کە لە سەرجەم شار و شارچەکانی کوردستاندا خۆپشاندان ئەنجام بدرێت. کاتی دیاریکراوی خۆپشاندانەکە ئەمڕۆ شەممە کاتژمێر 5 بوو و لە زۆرێک شار و شارەکانی کوردستاندا خۆپشاندن ئەنجام درا. سەرەتا پێشەوەی کە بچمە سەر هەندێک وردەکاری سەبارەت بەم بزوتنەوەیە و ئەم ناڕەزایەتی جەماوەرانی کە لە کوردستاندا هەیە و هەوڵەکانی نەوەی نوێ ئەوێ بزانم ئێوە چی جۆرە خوێندنەوەیەکتان بۆ خۆپشاندانەکانی ئەمڕۆ هەبوو چەندێک نەوەی نوێ سەرکەوتوو بوو لەو ئامانجەی کە هەیبوو کە گوێی دەسەڵات با بدات. بەڵێ طبعاً بە پێوەی کە منیش ئاگاداری هەواڵەکانی کوردستانم خۆپشاندانەکان لە زۆرێک لە شار و شارچەکان بەڕێوە چووە ئەوەی کە ژمارەی خەڵک چەند بەشدار بۆ یانەوە بەڕاستی تەقدیرێکی دقیق نییە چونکە هەم نەوەی نوێ دیارم بالغی زۆر پێکاوە هەم دەسەڵاتی ژیا ئەوێت چووکی نیشان بەڵام لە محاڵەتێکە خۆپشاندان لە زۆربەی شارەکانی کوردستان بە تایبەتی لە ناوچەی سلێمانی ڕوویاوە بینی کە لە هەولێر طبعاً لە بادینا لە هەولێر ڕووی ناوە بە تایبەتیش لە هەولێر بۆ کە شاسوار عەبدولواحید خۆی داوای کرد کە تەنها بۆ چاپ خواردنەوە و شەربەت خواردنەوە بێنە دەرەوە نەوێک لە نمایشێکی هین نەکبلێنەوەی خۆپشاندان بەڵام دیارە سلێمانی کە ئەویش ئەزانێت ناوچەیەکە کە شاسوار هەبیان نەبێت ناوچەیەکە کە خەڵک بەعام
لە 19 سای ڕابردووە بەردەوام لەسەر جادە بوو ناڕزاتیان تووڕیان هەیەویش پێما سوودی لەو جان ببینی کە زانای خەڵکێگەیە تووڕن بانەوازی خۆی کرد بەتاتی لە منتیقانی کە منتقی دەسڵاتێکێتیە و کوتم هەمیشە بەردەوام خۆشاندانی تیا بۆ ناڕزاتی تیاکوڵێ بەشێک لە خەڵگاتنە سەر جادەوە لەم ڕۆبەڕای من بۆنەوەی نوێمە پامێ زۆرە مەسەن توانی ئەو هیچ نەبێت بە بانەوازی ئەو لە کۆمەڵک شار شاچۆ خەڵک بێتە سەر جادەمە بە بڕای من ئەگەر خەڵکی کەمیژات بە بەڵام دەستکەوتێکی سیاسی بۆ نەوەی نوێ کە ئەتوانێت بە جۆرێک لە دانووسانی لەگەڵدا حزابی دەسەڵاتە بەوە لە کێشمەکێش و ململانەکە بۆ بەدەزانانی بابڵین بەرژەوەندی زیاترەوە دەستکەوتی زیاترەوە شەریکبوون لە کێکی دەسەڵات توانێت ئیسفادەی لێ بکات. ئامانجی نەوەی نوێ لە ئەنجامدانی ئەم خۆپشاندانانە دروست ئەوە بوو کە ئێوە ئاماژەتان پێدا کە بەشەکێکی خۆی لەگەڵ دەسەڵاتداراندا زیاتر بێ یاخود ئەوانەیە کە ئاماژە پێدرکە دانی موچێ لە کاتی خۆیدا گەڕانەوەی کۆمەڵێک مافە خزمەتگوزاریە سەرەتاییەکانە و هەروەهاوی کە زۆر پێداگیری لەسەر دەکەن ئەنجامدانی هەڵبژاردنە لە کاتی خۆیدا وەکو داواکارێکی خەڵکی سەرشتا لەسەرم خواستانە و ئامانجەکانی نەوەی نوێ چییە؟ بەڵێ من بەڕاستی هەموو ئەو خواستانەی کە تۆ ئاماژە پێکردووە لە قسەکانی باڵین نەوەی نوێ و سەرۆکەشیانە هاتووە پێم وایە هەموو ئەوانەی کە هاتووە لەوێ هیچی ئەسڵی غێری ئەوەی کە باسی انتخابات دەکات هەڵبژاردنەوە ئەوە خواستی ئەسڵینەوەی نوێەوە هەموو هەدەفەکەی ئەوەیە کە بە جۆرێک خۆی ببەستێتەوە بە تووڕێ ناڕزاتی جەماوەر و بۆ ئەمە پێویستەکە مەجموعی دروشمڕێ کە دروشمی خەڵکە تا خەڵکە بێنێتە پای خۆپشاندانەکان ناڕزاتیەکان لە دەوری ئەو بەڕاهبەری ئەو و بتوانێت خۆشی ئیسفادە لەمە بکات لە پێناو ئەوەی کە وزەختێک لەسەر ئیکێتی پارتی بەکاربێنێ بۆی کە انتخابات کرێ و لە انتخاباتیشە جارێک ئەم لێرە بتوانێت کونۆنەی خەڵکی ناڕازی خۆی نیشان بات وەکو چۆن تا ئێستا توانێتی بە شێوازی جۆراجۆر ژمارەیەک ئەندام پەرلەمان بێت ژمارەیەک لە هەڵسوڕانی خۆی بێتە پەرلەمان و بەم بەدەستکەوتێکی ئەم سیاسی و هەم مادی بەدەستبێنێ ئامانجەکەی ئەمەوەی حقەتە بەڕاستیەوەی کە خەڵکە ڕاکێشێتە ناو دزوتنەوەی کەوت دەستنیشانی و حالەکە و اعتراضی و ناڕزات کەوت دەستنیشانی کردەوە بەمە دەستکەوتی سیاسی لە بەدەرێت کە ئامانجەکەی بەبرامە ئەوە کەوتم ئامانجەکەی زەختکردنە بۆ ئەوەی کە انتخابات کرێەوە لە انتخابات توانند و کورسی زیاتر بێنێ چونکە نەوەی نوێ بە بڕای من نەوەی نوێ ئامانجی گۆڕینی دەسەڵات نییە ئامانجی کۆتایهاتن بە پرۆسی سیاسی کوردستان نیە ئامانجی ژێرەژۆکنیان بارودۆخە نیە ئەو ڕخنەی لە دەسەڵات هەیە کە بە جۆرێک ینی بە پێی پێویست بەشداری ناکۆ هەر بەشێکی تری بۆژوازی وەکو هەر باڵش توێژێکی بۆژوازی کە ڕخنان لە دەسەڵاتەکەی خوان هەیە لەسەرەوەی کە بە جۆرێک نەیتوانیوە هەموو بەژۆنی هەموو چینەکە تەمین بکە ئەم باڵش باڵێکی بۆژوازیەکەوێت دیفاع لە بەژۆنەکانی خۆی بکە بەڵام مەسەلەکە لێرەوەی ئەمیان بە بەردێکی پۆپۆلیستی و بەناوی خۆپشاند بەناوی ئۆپۆسیۆنەوە بە سوودوەرگرتن لە ناڕزاتی خەڵکەوێت ئەم کارە بکە مەسەڵەن ئێمە بینیمان دەورەی پێشوو بزنەوەی گۆڕان ئەم کاری کرد لە خۆپشاندانەکانی هەڤەی شوباتی 2011 و پێشتر و دواتریش ئەو بوو کە لەسەر تووڕێ ناڕزاتی خەڵک ئەو باڵێن لەسەر ئەمە حسابی کرد وتوانی بە جۆرێک خەڵک چوارشە بکات وتوانی بچێتە پەرلەمان و هەتا کورسێکی زۆر بێنێت بێ بە هێزێکی گەورە و کاریگەر بەڵام سەرنجام ئەو هێزەمان بینی کەچی بەسەر هاگۆزانی بینیمان کەچ کاریگەرێکی سەربی لەسەر خەبات و ناڕزاتی خەڵکداناوە چۆن بە ئومێدێکی دروستکردن پێما کە ئەمەی کە نەوەی نوێ ئەیکات ئەمەی کە نەوەی نوێ بانگەوازیەکە سیاسەتی ئەو پەیوەندی بەو مەسەلانەوە نییە کە بە جۆرێک خۆی ئاماژەی پێکردەوەی کە مەسەلەی بێکاریە مەسەلەی تەعیینکردنی خەڵکە بە جۆرێک مافەکانی خەڵک ئەمە تەنها ڕوپێشەکە بەڵای من بۆ جوانکردن و شعبیکردن و خەڵکیکردنی خواستەکانی خۆی و بەرژەوەندی سیاسیەکانی خۆی سەرفی نەزەر لەوەی کە مەسەلەن ئەگەر دیقەت لەوە بێن ئەم هێزە خۆی ئەم کەسە ئەم ڕێکخراوە خۆی بەشێکە لە هەمان سیستمی سیاسی کوردستان و بەرهەمی هەلومەرجی ئێستەیە شاسوار عەبدوڵواحید وەکو سەرمایهدارێک بەرهەمی هەلومەرجی ئێستێ من قسەم لەوە نییە کە ئەوەی کە بازەکرێ پەیوەندی ژێربەژێرەکانی لەگەڵ هێزە سیاسیەکانی عێراق هەتا بە جۆرێک لەگەڵ هێزەکانی کوردستانە من قسەم لەوە نییە بەرحەڵەمانە قسەی ئەکرێت و کە هیچی بەڵگەی سەرمێنراو نییە یاڕین بەڵگەی کەین بێ بەڵام ئەوەی کە دەرەکەوێت ئەم کەسایەتی و ئەم هێزە بە هەموو شێوەیەک مەسەڵەن دژی ئەم دەسەڵاتیە بەڵام لەو لاشۆ بەرژەوەندەکانی وەکو خۆی ئەڕوات یانی مەسەڵەن خەڵک بازەکات یانی بە هەزاران پشت وانی کە پشکی چاویدان لە محکەمە دینەکان داخرێ یعنی بە جۆرێک دەسەڵات پشتیوانی لێەکە یا بەرحەڵ ینی قانون پشتیوانی لەم کابراەکە یعنی گەروانە بایەت و گەرم کەسە بەڕاستی
یعنی لە پاڵ لە جەبەی خەڵکا بووایە من دڵنیام لەوەی کە هەموو دەوەی حسابی نەکانیان پێکردەوە و نەک لەسەر پشکەکانی بەڵکو ئەو ئەرزانەشی کەوەری گرتووە دەوریان پێکرد و حسابیان لەگەڵا من سەرفی نەزەر لەمە بەڵام من قسەم لەوەیە کە ئەم هێزە هەتا ئەگەرم کێشانەشی نەبێت هەتا ئەگەر پاری خەڵکی نەخوارد هەتا ئەگەر خاوەن کۆمپانیان نەبێت بەڵام ئەجندا و بەرژەوەندیەکەی ئەو ڕەبتی بە خواستەکانی خەڵکۆنی وەیە دەم پرۆسی سیاسی کە لە کوردستان هەیە پەرلەمان و دەسەڵاتی میلیشیایی درێژ کاتەوە تەنها ڕخنەکەی کە بێ ئەویش بەشی زیاتری هەبێت لەم سامان و سەرۆتێکە لە کوردستان ئەمەشی بە جۆرێک کردووە مەسەڵەن توانێتی بەم خۆڵواسی بە ناڕەهاتی خەڵکان مەساژۆدا پەرلەمان بێتە پەرلەمانی عێراق و پەرلەمانی کوردستان کەمە هەم امتیازێکی سیاسی بە خۆی دەستکەوتێکی مادیەوە ئەتوانێت حساب لەلایەن مەسەن هێزە سیاسیەکان و حسابی لەسەر کرێکەویش هێزێکە و بەرحاڵ بێ بخوێنێتەوە لە باڵین لە عقودا لە گرێبەستەکانە لە بەرژەوەندی سیاسیەکان و اقتصادیەکانە بە حساباتی لەسەر کرێ و بیخوێنەوە. بەڵام کەوایە ئەم بزوتنەوەیە گۆڕینی دەسەڵاتی ناوێت و بە شوێن بەرژەوەندی زیاتری بخۆیەتی و لە پاڵ ئەم دەسەڵاتەیە کێشەی نییە بەڵام بۆچی زۆرێک لە هەڵسوراوانی ئەم بزوتنەوەیە لەمڕۆ و دوێنێدا دەستگیر کرابوون و هەروەها هێزە ئەمنیەکانی سەر بە دەسەڵات بڵاویان پێکرا بوو ڕەنگە بڵاوکردنەوەی هێزە ئەمنیەکان ڕاستەوخۆ پەیوەندی بە ئامانجەیەک نەبێت کە بزوتنەوەی جوڵانەوەی نوێ هەیەتی بەڵام هەر یەکەم بە پرسیارێک بۆچی؟ بەڵێ زانین چۆنە بە بڕای من ئەوەی کە دەسەڵات هەمیشە ئەترسێت لە هەر جموجوڵێک لە هەر جموجوڵێک چکە خۆی واقعەتەکەی خۆی زانێت کە چۆنە ناڕەزایەتێکی گەورە لەناو خەڵکا قوڵپات ژێم دەسەڵاتە و منیش وتم بزوتنەوەی نەوەی سوود لەو ناڕەزایەتی وەربگرێ بە تایبەتی وتم لە مەنطقەی سلێمانی ئەم توانیەوە بکات لە هەولێر نەیتوانی خۆپیشاندانکە لەبەر ئەوە تەبیعیە کە کاتی هەر هێزێک بانگەوازی خۆپیشاندان ناڕزاتی بکە دەسەڵاتی سابەکە کە ممکنە خەڵکە بێتە سەرجادەوە و لەوە زیاتر بڕاکە ئەو هێزەی بانگەوازی بکە زیاتر بڕات لەوەش خۆپیشاندانەکانی کوردستان لە چەند ساڵی ڕابردووە خۆ دلیلی ئەوە ینی چەندین جار بەبێەوەی نەوەنێش بانگەوازی بکە بۆ بکە بە شێوازی جۆراوجۆر خۆپیشاندان کراوە مەسەلەن ناڕزای دەربڕاوە دەورانێک مامۆسای ناڕازی بانگوازی مامۆسایانە کرد بۆ مانگرت و خۆپیشاندە بەڵام کاتێک زانین خەڵک پێوەی پێویست بوو بە خۆپیشاندەکان هات بۆ مرکزی شارەکان و بەردەرکی سا لە سلێمانی لەبەرەوە ڕای من ئەمە لایەنێکێتی کە دەسەڵات هەمیشە لەمە ئەترسێت کە ئەم هێزە ئەم کە هەر جمجوڵێکی جەماوەری ممکنە لە ئاقارەکەی خۆی تێپەڵکە بڕوە چونکە زانێ خەڵکی زۆر هەیە ناڕازین تووڕەن و ئەنوێ لەم فرسەتانە فرسەت بێنیانی من ئەوەش بڵێم کە بەڕاستی بەشێکی و خەڵکی کە ئەمڕۆ لە خۆپیشاندانەکان بەشدار بوون من پێم وانێکوانە هیچ سەبەنەوەی نوێ بن و هیچ جینێکیان بۆ نەوەی نوێ هەبێ بەڵام ئەوان لە فرسەتێک گەڕێن کە هەر کەسێک بانگەوازی خۆپیشاندان واتە سەرجادەکە ئەوان بێن تووڕێی خۆیان ئەو ڕقیکە لە ناخیانێ بەرام بە دەسەڵات دەری بپڕن بەشێکی و خەڵکەم پێم وایە بۆەوە هاتوون کە بەدەر سەربەخۆ لەنەوەی نوێ بە دەسەڵات بڵێن کەەوە تۆمان ناوێت ئەمە جانبێکێتی کە حتمما هەمیشە دەسەڵات ئەوێت ڕێگەلەوە بگرێکە هیچ جوڵێک بێت لایەنی کەشەوەی کە من نەموتووە نەوەی نوێ پیاوێکێتی و پارتیە من ئەڵێم دیعاو قسە هەیە لەسەری کە پەیوەندی ژێبەژێنە بەڵام وتم لە تەحرامە بەشێکە شەڕی دەسەڵاتی خۆیکە بۆیە زۆر تەبیعی کاتێکم ئێوە شەڕی دەسەڵاتی خۆیکە معلومە دەسەڵاتێکە هەیە ڕێگەی پێ نایەت یعنی کە ئەو بە ئارزوی خۆ قاچڕات کێشێ ئەزانی چۆن ئەمە شتێکی مبعەد و دوور نییە کە هەتا لە بینی حزای بۆرژوازیە ئەگەر لە ژێرەوەش دانیشتنیان هەبێ سەفەقاتیان هەبێ بەڵام لەسەرەوە حتمما مەساڵحیان کە پێویستکە بەرامبەر بێگە وەستنەوە ینی قەرار نییە کە یەکێتی و پارتی یەکێتی پارتی و هێزن لە حکومەتە بەشدارن کەچی لە 1000 سەرۆکێشیانە و دژاتیەک تریەکەن بۆیە بەڕای من تەبیعیە کە کاتێنەوەی نوێ بانگوازی خۆپیشاندانەکە دەسەڵات دەزانێت کەم خۆپیشاندان کیلەوە زیاتر بڕەوە و هەتا گەرواژ نەبێ خۆپیشاندانەوەی نوێ هێزی لێ بگرێ حتمما کە دەسەڵات ئێوە بەری پێ بگرێ و ڕێگە نهات کەم خۆپیشاندان بکرێ پێما کە لەم جانبەوە دەسەڵات خۆی تابعی دەسەڵاتەوە نیە کە هێزێک بێت بڕای بە ئازادی هەبێ و مافی خۆپیشاندان و مانگرتن و ناڕزایەتی و چالاکی سیاسی بۆ هێزەکان بەڕسمی بناسی بۆیە تەبیعیەکە ڕێگریش بۆنەوەی بکاتوار سراوەکانی دەزیر بکە کە من ئەمێ هەلێرە بڵێم کە ئەوە ئیدانەیە لەلایەن دەسەڵاتەوە جێگەی ئیدانەیە سەرکۆنەکردنەکە ڕێگە لە هێزێکی سیاسی بگرێت کە چالاکی سیاسی بکە هەڵسوڕانی سیاسی بکە خۆپیشاندان بکە هەتا بانگوازی جەماوە بکە ئەو مافی نەوەی نوێیە کە خۆی بانگوازی خەڵکات و بە خەڵک بڵێ کە بچن لە پشتی بن و دەسەڵات مافینێکە ڕێگریان لێ بکە بەڵام من لێرەوە کە ئەڵێم ئەم باسەکەی من جیاوازی تر لەگەڵ ئەمەی دەسەڵات ئێمە کاڵێن نەوەی نوێ خەریکە بۆ بەرژەوەندەکانی خۆی سوود لە ناڕەزایەتی تووڕەی خەڵکەکە و ئەوێت خەڵک چاواشەکەوێت بە جۆرێک ئەم
جارێکی کە مەسەر بەوکو ئەم خەڵکەوکو بەردەباز بەکاربێن بۆیە لێرامە خەریکین خەڵک وشیارەکەن لە سیاسەتێکەوەی نۆ گرتوێتی پێش لە بەرژوند خوازێکە نەوەی نوێ گرتوێتی پێش و ئەمانوێت خەڵک بە شوەیەکی سربەخۆ لە نەوەی نوێ لە ژێر ئاسۆ ئینێکی سیاسی سۆشیالیستیا بێنە مەدان ڕێکخراون تۆ دیقەت بە نەوەی نوێ بانوازەکە خەڵک بێنە سەر جادە و تەواو بەڵام ئایم خەڵکە ئەی چۆن ڕێکخراوی ینی بەمە ئایا بەڕاستی ئەمە دەساتێک گۆڕێکە مانگی جارێ دوو مانگ جارێ ساڵی جارێ خەڵک بێتە سەر جادە و تووڕێی خۆی پیشان بە تووڕێی بە بڕای من دەسات ناڕۆخێ بە تووڕێی هیچ هەڵگۆڕە ڕوو نایەت غێری ئەوەی کە بێ بڕێخستن بکرێ و ئەبێ لە دەوری پلاتفۆرمێکی سیاسی سۆشیالیستی ڕادیکال خەڵکۆ بێتەوە لە دەوری شاسوار عەبدوڵاحی بێشوێن ناگەوت چۆن لە دەوری نەوشیروان و بزنەوەی گۆڕان هیچیان بەدەستهێنا غێری ناومێدی و غێری ئەوەشی کە کۆمەڵێک بەڕاستی سوودمەند بوون لە قوربانیەکانی خەڵکانی کە ناوبستنەوەی گۆڕانە ڕەنجیان کێشە و زەحمەتیان کێشە. هەر دوای خۆپیشاندانەکانی ئەمڕۆ شاسوار عەبدوڵواحید سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ پەیامێکی ئاراستەی خەڵکی کرد کە بەیانیش هەماشت دووبارە بکرێتەوە و ئەگەر خۆپیشاندانیش نەکرێ بچنە شوێنە گشتیەکانەوە و دەوێت بوەستن و ناڕەزایەتی نیشان بدەن بە جۆرێک ناڕەزایەتی پیشاندەن بە ڕاوەستانیان لەوێ. تێڕوانینی ئێوە چییە ئەم ناڕەزایەتیانە ئەم جۆر خۆپیشاندانانەی کە نەوەی نوێ هەوڵەدا ڕێکی بخات بە زەتۆرگرتنێک لەوەی ڕوتی سەدر لە بەختێت تا چەندێک دەتوانێت ئیدامی بێت و چەندێک ئەتوانێت بۆ ئاماژانە بگات کە بۆی مهمە لە دەستورکاریدا. من پێم وایە کە ئەو تەنها ویستی عەرزی باڵێن خۆنیشان بات عەرزێک بات بۆ بەدەسڵات بڵێ کە من ئەتوانم بە جۆرێک جوڵێک بکەم و خەڵکێک کە تووڕێ ئەتوان لەژێر تەوجیهاتی منە ڕێنمایمە بێتە سەر جادە بۆ توانم هەڵی خوێنم بە دژیەوە زان چۆنە پێگەی سەدر لەگەڵ پێگەی بابڵین نەوەی نوێ شاسوار عەبدوڵواحیدا زۆر جیاوازە نەوەی نوێ سەدر بێجگەلەوەی کە نفوزێکی جەماوەری هەیە کە ئەمە هەمومان ئەزانین هاوکات هێزێکی چەکداری لە پشتە بە هەزاران چەکداری سەرای سام لە پشتی موختار سەدرە نەوەی نوێ ئەمەی نییە و بێجگەلەوە مەسەن نفوزە ئەو نفوزێکی جەماوەری وای نییە مەسەن بێجگە لە کۆمەڵک هەڵسوڕا و کە خوا ناوێ خۆبەخشۆسا نەوەی نوێ تەنزیمێکی سیاسی نییە بڵێ ئەمە ڕێکخراوێکی سیاسیە کە بەرحەڵ پێکهاتەکە و نەسیجەکەی معلومە مەسەلەن مجموعی خەڵکن کە لە فەزایەکە هاتوون و وەکو چۆن مەسەن هەتا بەجۆرێک نەوێک لە تەشکیلاتی انتخاباتین ئەمانە ڕێخستنی انتخاباتین وەکو چۆن بزوتنەوەی گۆڕان خۆی ئەوی ئەمە ڕێکخراوێکی حیزبی سیاسی نیەمە زۆرتر انتخاباتین ئەمەی نەوەی نوێ بەڕای من لەم بابەتەیە نەوەی نوێ هەر جۆرێک مەسەن نەوەی نوێ ئەگەر کەناڵی نارتی لە لابێ بەڕای من لە ماوەی مایە کا دوو مانگە نامێننەوەی نوێ ینی نەوەی نوێ زۆرتر بە دەوری ئەعلامەیە توانیوەتی بەسیجی جۆرێک لە خەڵکات ئەلامێکی هەیە کاتێک تەمان مادی هەیە کە پارێکی زۆری ڕشتۆ بەسەر مەجموعی ئەلامی و کاربەندە کە لە دەستگاکانی ئیشەکان و ئیمکاناتێکی خاتە بەردەمی مەجموعی لەو خەڵکی کە لە دەوری ئەوەن و ئەمە بەڕای من لەمە زیاتر تەنزیماتێکی و ئەوەشی وەکوتم تووڕەیی خەڵکە بە ینی ئەگەر سبێن هەر کەسێکی تر بانگەوازکات بەڕای من خەڵکێک بەشێ لە خەڵگە چێتە دەرەوە بەڵام ئەوەی کە ئایا مەسەلەمەی ئایا بەردەوامی ئەبێم خۆپیشاندانانە بەو شکڵ بە بڕای من پێم وانێ کەمە بەو شکڵ بەردەوامیە بێت چونکە ئەسان چۆنە زەمینەی خۆپیشاندان زەمینەکەی هەموو کاتێ هەیە زەی تووڕەیەەکە هەموو کاتێ بەڵام ئەوەی کە ئەم خۆپیشاندانە ئیدامەکار بێ و بڕوات بەرەو ئامانجێک کە فراوانتر بێتەوە بەڕای من ئەو بەنەوەی ئیمکانی ئەوە نیە بکرێەوەنەوەی ئامانجەکە شێوەیە تەنها من پێم وایە کە نەوێک لە بەیانکردنی احساسی سەرکەوتنە کە شاسوار ئێوە پەیامێک بگەێنێکە گوایە سەرکەوتون و ئیلا من پێم وانێ کە لە ڕۆژانی داهاتوو بتوانێت مەدرێژە بکێشێت ئەگەر بۆ دووسێ ڕۆژیش بە جۆرێک لەم لاولەلا مەسەن تەجەمعێکی محدود دەبێن پێم وایە کە ئەوە تەواوە بێت و شاسوار ناتوانێت ئەو هێزە بێت کە ئەوەی کە مەسەر مقتەدا ئەتوانێت هەر کاتێ بێ خەڵک بێنتە سەرجادم پێم وانێ کە شاسوار ئەوەی پێ بکرێت. پەیامی ئێوە بۆ خەڵکی چییە؟ خەڵکی چی ڕێگەیەکی تریان لە بەردەمدایە ئەگەر بۆ نەگوێ لە شاسوار نەگرن کە ئەڵێ خەڵکیش ڕێگەیەکی تریان لە بەردەستانیە چونکە هەم هەڵبژاردن ئەنجام نادەن تەنها خۆپیشاندانە بەشداریکردنە لە خۆپیشاندان بۆ ئەوەی کە دەسەڵات بەخۆیدا بچێتەوە و چاکسازی بکات و ئاڵوگۆڕ بکە بەڵام قسەی ئێوە چێ ئایا خەڵکی ڕێگەیەکی تریان لە بەردەمدا هەیە لەوەی کە یان چاوەڕێی هەڵبژاردن کە یان بەشداری لە خۆپیشاندانەکەینەوەی نوێدا بکات؟ زین چۆن ئەوەی کە بنەوەی نوێ کاتاڵە بەشداری لە خۆپیشاندانەکەی منا بکە ینی ئەوەی خۆیان بکە مە بەسێک کاڵبژاردن بکرێەوە بەسێک ئەوەی کە خۆی لە چاکسازی لەم دەسەڵاتە بکرێت 30 ساڵم دەسەڵاتە هەیە و هێزێکی وەکو گۆڕان کە هات بە هێزێکی زۆر گەورەتر لە نەوەی نوێ و بە کارکتەری سیاسی زۆر مهمتر و شخصیەتی تاریخی زۆر مهمتر لە شاسوار ئەمان هاتن ویستیان چاکسازیکەن بەڵام نەیانتوانی چاکسازی نەکراوە خۆیان بوون بە لە بەشێک لە پرۆسی گەندەڵی و تێکدانی بارودۆخی خەڵک و بێئومێدکردنی خەڵک
چاکسازی لە دەسەڵاتی میلیشیای حزابی کورداتیا ئیمکانی نییە خەڵک تەجروبەیە لەگەڵم دەسەڵاتە و خەڵک بە بڕوای من هەتا بەشە لۆشی کەمنوتم لەگەڵ شاسوالاتە تووڕێ نەک بۆ چاکسازیاتە نەک بۆ انتخاباتە نەک بۆی کەفشار بێنێ بۆ انتخابات هەڵبژاردن تووڕێ لەوەی کەوێت بە جۆرێک ئیسفادە لە مۆزەکە کە دژی دەسەڵات تووڕێی خۆی دەربڕێ و هەتا ئەگەر ئاقارە بینەکە بە ئاقاری کتابڕ زۆر ممکنە بەرەو ئیتیجاهی تر بڕوا بۆیە من پێم وایە کە ئەمە ینی خەڵک شەد نییە اختیارەکەی ئەوە بێکە یان بچێ بۆ پەرلەمان یا لەگەڵ بەشداری انتخابات کا و یان لەگەڵ چاکسازیەکەی هینا بڕوا شاسوارا بڕوا ئەنی ڕێگەیەکی بۆ نەماوەتەوە بڕای من ڕێگەی ئەمانە هیچی ناتوانێت چارەسەری وەزی خەڵکە ناتوانێت کێشەکانی خەڵک حەلکە خەڵک تەجروبەی 30 ساڵ لەگەڵ دەسەڵاتە هەیە تەجروبەی لەگەڵ ئۆپۆزیسیۆنی بۆرژوازی هەیە وەکوتم ئۆپۆزیسیۆنی لەمەی ئێستا گەورەتر و مهمتر بەڵام سەرنجام ئەمەی کە ئێستا خەڵک لێی چنوێتەوە نەبوونیە هەژاریە زۆرتر ئەوەشی کە پێشتر گوتی بەڕاستی لە دەستیاوە ئەگەر تۆ دیقەت بین ئەو دەورانی کە بستنی گۆڕانی تیا دروست بووە تا خەڵک مافەکانی لە ئێستا باشتر بوو مافی اقتصادەکانی باشتر بوو لە ئێستا مافە سیاسەکانی باشتر بوو دیقەت بێ خراپتر بوو لەو کاتە من پێم وایە کە ئەمان غێری تەمەنی ئەم دەسەڵاتە میلیشیایە درێژەکەنەوە زیاتر شتێکیان پێ ناکرێت بۆیە ڕێگەیە کە ئەگەر خەڵک بەڕاستی ئەوێت لە مەزە نەجاتی بێ و خەڵکە تووڕێی کە بە جۆرێک هەتا بەشێکم ڕۆژات پێ لەگەڵم خۆشانەی شاسوارە من پێم وایە ڕێگەیەکی تر هەیە ڕێگەی ترەوەی کە هەرم خەڵکێکە خۆی یەت بۆ خۆپشاندان و بە زەخت و بەفشاری خۆی دەسەڵات بە جۆرێ ناچارەکە ئەوەی کە پێڵە ئیسلاح ناو دو قەوسا بکە هەرم خەڵکە خۆی ئەتوانێت شتێکی تر بکات هەروەی کە ئەیەوێ خەڵک دەسەڵاتە بڕوا خەڵک بە هەزار زمانێت دەسەڵاتە بڕوا ئەتوانێت خەڵک ئەتوانێت خەڵکی ڕێکخراو ئەتوانێت خەڵکانێک کە ڕێکخراو بن خەڵکانێک کە لە دەوری پلاتفۆرمێکی سیاسی ڕادیکاڵ و شۆڕژگێر کە ئامانجەکەی کۆتایانە بە دەسەڵات خۆیان ڕێخەن ئەتوانێت دەمساتە بگۆڕێ بەڕای من لە تەحلیلی خێرا لە هەموو دنیاە هێزە سیاسەکان ئەگەر جەماوەریان لەگەڵ هیچیان پێ ناکرێت بۆچی شاسوار داوا لە خەڵکە بێتە سەرجادە ئەی بۆ خۆی ناچێت بچێتی و پاتی لابا کاتە ئەویش هەر خەڵکی پێویستە بۆی ئەم شەکەی خۆی بکە کاتە سەرچاوی هێز خەڵکە ئەو جەماوەرێک کەیەتە سەرجادە تا ئەوی کە خەتاڵەمەسن تا زیاتر خەڵک بێتە سەرجات تا زیاتر خۆپشانەکان گەورترین ئەنچی تا زیاتر هێزی جەماوەر بێتە مەیدان دەسەڵات زیاتر ترسێ کەواتە هەرم دەسەڵات ئەم خەڵکی کێتە سەرجادە تەنها بۆ یەک ڕۆژنەیە ئەم خەڵکە خۆی ڕێکخراوکە بە منەظەمی خۆی ئەم خەڵکەی کە بێتە سەرجادە ڕێکخراو بێ و هەموو ڕۆژە بتوانێت ڕوبەڕووی لەگەڵ دەسەڵاتە بێ حتمما ئەم ئەتوانێت کاریگەری دابنێ و توانێت هەڵگۆڕ دروست بکات بۆیە بە بڕای من ڕێگەی ئەوەیە کە ئەم خەڵکە هەرە و مامۆسیانی کەین بۆ خۆپشاندانەکە لە مەکتەبەکانی خوان ڕێخەم ڕێکخراوی مامۆسانی سەربەخۆ دروستکەن لە جامعەکانە دروستیکەن یعنی ئەبێت هەرو خەڵکی کە ناڕازی خۆی ڕێخات ئەگەر نتوانین خۆمان ڕێخین بەڕاستی بە خۆپشاندانێکی ڕۆژ و درۆژ و بە خۆپشاندانێکی ئەفەی و هەتا تووڕەبوون بە بڕای من هیچ هەڵگۆڕ لە ژیانی خەڵکە نابێت تەنها ڕێگەیەک بۆ ئاڵوگۆڕ لە ژیانی خەڵکە ڕێخستنی خەڵکە ڕێکخرابوونی خەڵکە لە ڕێکخراوەکانی خۆیان ڕێکخراوە جەماوەریەکانی خۆیان لە شوراکانی خۆی لە سندیکانەکانی خۆی و ئەم ڕێکخراوانەی کە دروست دەبن ئەمانە بچن نوێنەراتی خۆیان دروستکەن و نوێنەکانی ئەوان قیادی خۆپشاندانەکان کرد ئەو کاتە خۆپشاندانێکی تر ناکەوێتە گیرفانی شاسوار و فڵان بیسارەوە بەڵکو کەوێتە گیرفانی خودی و خەڵکی کە نوێنەرەکانی خۆی ڕابەرەکانی خۆی خەریکن قیادی خۆپشاندانەکان ئەکەن و خەریکن ئەوان نەخشە و سیاسەتی بۆ داڕێژەوە ئەوان ئامانجەکانی دیارەکەن کە بەڕاستی هەڵقڵاوی خۆیانە یعنی کاتێک بێکاران کرێکارانی کارگە و دامەزراوەکان فەرمانبەرانی حکوومەت مامۆستایانی زانکۆ خوێنکاران خەڵکی گەڕک ئەمانە خوان ڕێگەخن و خوان داواکارەکان کە بەواقعی داواکاری ئاو کارەبا موچە خەدەمات چوزانم ئەمانە هەیە ئەمان ئەکەن بە پلاتفۆرمێک و نوێنەکانی خوان ئەچن پیادەیەکەن وەڕوبەڕی دەسەڵاتەوە حتمما ئەمە تەمینەوەکە کە بتوانێت هەم ئیسلاح لە ژیانە بکرێت و هەمەتوان خوان ئامادەکەن بە جۆرێ ئەم دەسەڵاتە کە ناتوانێت چاکسازیکا بێ لا بچێت و بڕوا و پێم وایە خەڵکم پەیامی دەمێکی ڕاگەاندوە تەنها ڕێگەی گەوێت کە خەڵک خۆی ڕێکخراوکە وشیاری مهمە بۆ خەڵک وشیاری سۆسیالیستی سیاسی مهمە و دوورکەوتە لە ئۆپۆزیسیۆنی بۆژوازی چاواشە نەبوون لەلایەن ئەوانەوە بەڕای من مەسەلێکی مهمە وتوانێت زامنێکی مهمە بۆ سەرکەوتی خەباتی خەڵک وە کۆتایی هێنان بۆ بێئومێدی کەمانە 30 ساڵە بەسەر خەڵکیان فەرزیەکەن بۆ کۆتایی هێنان بە سیناریۆکانی ئۆپۆزیسیۆنی بۆژوازیکان و هەمیشە بەسەر ڕنج و زەحمەت و قوربانی خەڵکە بەردەبا سوودی لێوەگرن بۆ بەدەزانی کێکی زیاتر بەشی زیاترێکی دەسەڵات لەگەڵ حزای بۆژوازی میلیشیای کوردیە قسەیەک ماوە سەبارەت بە بزوتنەوەی نوێ ئەم خۆپشاندانانەی کە بە قەرارە ئەم جوڵانەوەیە بەڕێی خاتوویان ئۆپۆزیسیۆنی پەرلەمانی بەگشتی بە گرنگی بزانی ئاماژەی پێ بدەیت کە لە گفتووەکەماندا هاتبێت من پێم وایە کە ئۆپۆزیسیۆنی پەرلەمانی کۆتای هاتووە و پێم وایە خەڵکی کوردستان لە چەند هەڵبژاردننی پێشووا و خەڵکی عێراقیش دیارە پەیامی خۆیان بڕاگەیاندۆ بەرامبەر بە سیستمی پەرلەمانی و بە ئۆپۆزیسیۆنی پەرلەمانی و
بەشداینەکردنی نسبەتێکی زۆر لە سا 1970 خەڵکی کوردستان لە هەڵبژاردنەکانە معناوێتکە خەڵک بڕوای بە خەباتی پەرلەمانی نەماوە ئەو پرۆسەیە کە دەستی پێکرد لە سەردەستی نەوشەوا مستەفا بستنەوەی گۆڕانەکە ئەوەی ئەیانوت شکۆ بگێڕنەوە بۆ پەرلەمان و بە جۆرێک ئاڵوگۆڕی دەسەڵ لە ڕێگەی پەرلەمان هەڵبژاردنەوە ئەمە کۆتایی پێ هاتووە و بڕای من خەڵک ینی لەم بارەوە من پێمە هەتانەوەی نوێ ناتوانێت غێری ئەوەی کە چەند دەستکەوتێکی لابەلایی لە پەراوێزی بارودۆخی سیاسی کوردستان ناتوانێت شتێکەوە بەدەست بێنێ ئەوەی کە ماوەتەوەیە کە خەڵک ئەمانەکو تەمرینێک بە بڕای سەیرەکە ئەبێ هەنگاو بانگاو و هەمەکانی خۆی پشتە سەر بنێەوە ڕێگەی ڕزگاری خۆی لە کوتم لە ڕێگەی ڕێخستنی خۆی لە ڕێگەی هوشیاری لە ڕێگەی کۆبنەوە لە دەوری خەتێکی پلتفۆرمێکی سیاسی رادیکال و سۆشیالیستی توانێت ئامانجەکانی خۆی بەدەست بێنێ کەویش تێپەڕکردنە لە خەباتی پەرلەمانی کۆتای هێنانە بە تێپەڕکردنە لە سیستمی هەڵبژاردن و دەنگدان لە چوارچووی دەسەڵاتی میلیشایەوە ڕاماڵین دەسەڵاتێکە کە بە زۆری چەک بەسەر خەڵکە خۆی فەرز کردووەوە دامەزانی دەسەڵاتێک کە لەسەر بنەما ئیرادی ڕاستە خەڵک دامەزرابێت من ئەخیر قسەشمەیە کە هاوکات سەرباریم بۆ چونانی کلێ ڕاگەێنە من خوازیاری ئازاکردن دەست بەجێی هەڵسوڕاوانی نەوەی نوێم وە ئەوە ئیداناکەم جارێکی کە سەرکۆنەیەکەم وە ئەمە ئیسپاتێک کە دەسەڵاتی بزوتنەوەی کوردایەتی و میلیشیاکانی حیزبەکانی کوردایەتی تەنانەت نەک هەر لە بەرامبەر خەڵکا چەند ڕندانە ئامادەن خۆیان نیشان بن و هەجم جوڵێکی جەمالی سەر بکەن هەتا ناڕزاتی پرتۆبۆڵەکانی ناو خێزانی خۆشیان بە شێوەیەکی درڕندانە وەڵامانە من ئەمە کو تەجروبەیەک بۆ خەڵک کابێت ڕەچاوی بکەن کەمانە چەند ژی ئینسانین واوکاتیش بێت ئێمە خوازیاری بین کە ئازادی سیاسی لە کوردستان بەرقەرار بێ هەموو کەسێ مافی هەیە کە خۆشاندانی سیاسی بکە بیرروباوەڕی خۆی دەربڕێت وە لێرە شۆ داوای ئازادکردن دەست بەجێی هەڵسوڕاینەوەی نوێیەک و ڕاگرتنی هەموو هێرشانەی کاتێتە سەر محسن کەریم سەرنووسەری بڵاوکراوەی ئۆکتۆبەر زۆر سوپاس بۆم دەرفەتەی پێداین و لە بەرنامەکانی ئەمشەوی پێشەنگ تیڤیدا ئامادەبوو. سپاس بۆ ئێوە ژەربشی. ئازیزان هەر لێرەدا دێینە کۆتای بەرنامەکانی ئەم هەفتەیەمان. سوپاس بۆ بەشداری چالاکانەی ئێوە بە سەرنج و تێبینی و پەیامەکانتان. تا هەفتەی ئایندە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد و سەرکەوتوو بێت.